کۆڵان بە کۆڵان جادە بە جادا کۆڵان بە کۆڵان جادە بە جادا نەشمی لەی چاو جوان پەچەکەت لادا پەچەت لادا شەرمی پێناوێ پەچەکەت لادا پەچەت لادا پەرچامی لولێت خستوە بالادا پەرچامی لولێت خستوە بالادا لەنجە و لاراکەت وەک پەریزادا شەرمی پێناوێ پەچەکەت لادا پەچەت لادا شەرمی پێناوێ پەچەکەت لادا پەچەت لادا. دەنگێر خۆش بێت. زۆر سپاس کاک فەرمانگیان زۆر بەخێراتی. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. ئەزانیەمە ئەچینە لای تەورە ئێواری کورسات مەگەزین وەکو گوێتان لێبوو ئەم ئێوارەیە زۆر بەڕێز فەرمان عومەر میوانی کورسات مەگەزینە و گفتوگۆکەین لەسەر یەکەمین بەرهەمی بە ڤیدیۆ کلیپکرا و بڵاوکراوەی بەڕێزیان کە گۆرانیەکە بۆ کۆبانێ گفتوگۆکەین لەسەر بەرهەمەکە وەروەها بەو هیواین کە چەند بەرهەمێکی تریشمان پێشکەش کاک فەرمان دووبارە بەخێراتی. زۆر سپاس دەکەم دەنگت سەر خۆش بێ. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ کورسات، سپاس بۆ کورسات مەگەزین، سپاس بۆ ئێوە. پێم خۆشە وەکو دەستپێکێک گروپەکە بناسێنم ئەو گروپەی کە کاری تیاکەین و وەکو یەکەمین ئەزمموی خۆمان وەکو کۆبانێ وەکو لە تایتڵی کارەکەشە ئاماژەمان پێداوە گروپی ژێی تریۆ یەکەمین کاری پێشکەش بە هەموو کوردانی هەر چوار پارچەی کوردستانەکەوە پێشکەش بە کوردانی ڕۆژئاوای کوردستانیەکە بە ناوی کۆبانێ. خۆشەویستی ئەمە بۆ کۆبانێ و بەرخودانی کۆبانێ و ناسنامەی کۆبانێ ناسنامەبوونی کووردە بۆیە حەزمان کرد لە ڕاستیە ئەم کارە بکەینە یەکەمین کارمە. گروپەکە چۆن دروست بوو؟ ئەو ناوەش چۆن لێتانە؟ ناوێکی جیاوازە؟ بەڵێ لە ڕاستیە کاری گروپ کارێکی دەستە جەمعیە. گروپی ژێی تریۆ ناوەکەی لە ڕاستیە بەمانەی گروپی سێ ژەنیار دێت. تریۆ بەمانەی سێ ژەنیار دێ. ئێمەش ئەو سێ ژەنیارین کە بەیەکەوە کارەکانمان ئەنجام داوە. دەبێت کە هاوڕێن؟ دەمێکە هاوڕێین ئەزمموی هاوڕێتیمان زیاد لە 20 ساڵ زیاتر. چۆنە کاک فەرمان گروپەکە ئاوا درەنگ دروست بوو؟ وەکو باسم کرد کاری دەستەجەمی کاریشی قورسە بەڕاستی پێمان باش بوو یعنی ئەزمموی چەندین ساڵەمان کە کۆمان کردوێتەوە لە کاری هوەریە لە کاری ڕاگەاندنە لە کاری دەنگ و لە کاری وێنەگرتنە بەیەکەوە هاوکار بین بۆ دروستکردنی گروپێک بەناوی گروپی ژێی تریۆ. زۆر باش. اینجا لێرە وێنەی هاوڕەکانی شتەڕۆ ئەوانیشمان پێ بناسێنە. بەڕێزان مامۆستا یاسین ژاژڵەیی کە سەرپەرشتیاری گروپەکەیە و یەکێکە لە ژەنیارە بە تواناکان بە دەرلەوەی کە توانایەکی لێ هاتووی هەیە لە بواری ژەنیندا. مامۆستا یاسین توانایەکی درەوشاوی هەیە لە کاری میکس و ماسترینگە لە کاری دەنگاوە لە کاری وێنەگرتنە. ئەمە ئەزمون کردنی ئەمە و حتمما خۆناغێکی دوور درێژی تێپەڕاندووە. وەکو باسم کرد ژەنینی بەشێکی زۆری و ئامێرانی کە لە کارەکە بەکارمان هێناوە. ئامێرەکان ساز و تار و گیتار ساز و گیتار و باس گیتاریا بن گیتاری پێ ئەوترێ. مامۆستا یاسین خۆی ژەنیوێتی ئامێری عود خۆم ژەنیمە وەکو ئیقاع کاکزانە کاری قاعی کردووە. جا باسێک لە گۆرانی کۆبانێ با بکەین بزانم کە ئەمە یەکەم ئەزمموی کارکردنی هەم گروپەکە و هەم دەنگی خۆشتا وەکو یەکەمین ئەزممون تێکستەکەی کێیە ئاوازەکەی کێیە؟ ئەم کارە پێشتر مامۆستا عەدنان کەریم وتوێتی و ئاوازەکەی مامۆستا عەدنان کەریمە. هۆنراوەی گۆرانیەکە مامۆستا ساڵح بێچارە. ڕێزمان بۆ دوو مامۆستا خۆشەویست لێرەوە سوپاسیانەکەم ڕێزم هەیە بۆیان هیوای تەمەندرێژی و لە ساقییان بۆ خوازم. دوانەیەکن کە بەڕاستی لە بۆشایی ئەدەب و هونەر و فەرهەنگ و لە بواری گۆرانی کوردیە یعنی ئەستێرەیەکی درەوشاوەن. ئێمە وەکو کار وەکو باسم کرد ئەم کارە کاری دەنگ و کاری میکس و ماسترین مامۆستا یاسین کردوێتی.
بناوی ستۆدیۆیەکشمان هەر خۆمان هەیە بناوی ستۆدیۆی ژێ یعنی کارەکان هەموو کارەکان ئەو سیانەمان خۆمان کردومانە جەبا لەگەڵ بینەرانمانە بەرهەمی کۆبانێ ببینین باش نییە زۆر باش بە گوێ لێ بگرین و دواتر لەگەڵ کاک فەرمان نەگەڕێنەوە وڵاتان فەرمون. دەستان خۆش بێ کاک فەرمان. زۆر سپاس. جامێ بزانم ئەو سروشتە کوێیە؟ ئەم سروشتە مێرگەپانە. مێرگەپانە باشە. کارەکە بەیەک ڕۆژ دەرچوومان کرد ڤیدیۆ کلیپمان کرد بەیەک ڕۆژ. کێیە ئەم زستانەیە یان ماوەیەک بەر لە ئێستا؟ بەڵێ ئەم زستانەیە کارەکە پێمان خۆش بوو لە ساڵیادی ئازادکردنی کۆبانێ کارەکە عەرزکەین پیشانی بدەین. لە ساڵیادی دە ساڵی ئازادکردنی کۆبانێ کردمانە دیاری هەم بۆ هەموو کوردێک و هەم بۆ کوردانی ڕۆژئاوا وەکو باسم کرد کارەکە لەو ناوچەیە کراوە. لە سروشتی جوانی مێرگەپانە و جەویش خۆشە باش بۆ فریاکەوتن دوێنێ و ئەمڕۆ بواە بەفرێکی زۆر وەلو زۆر سارد بەڵام ڕۆژێکی زۆر خۆش بوو. زۆر باشە. اینجا ئەم هاوڕێی تۆ کە ئێستا هێناوتە بۆ ستۆدیۆ هاوڕێی چەند ساڵەتە؟ ئامیری عود من دەمێکە هاوڕێمە هاوڕێتی من و ئامیری عود نزیکەی 25 ساڵ ئەبێت. ئەو کات کە خوێندکاری زانکۆی سلێمانی بوو بە شانازیەوە یەکێک بووم لە خوێندکارەکانی مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگرمە کە زۆر هاوکاری کردم و هاوکارێکی سەرەکیم بوو لە سەرەتادا. سپاس یەکەم هەنگاوم لێەوە دەستم پێ کرد. دواتر کۆمەڵێک لە هاوڕێ و کۆمەڵێک لە مامۆستا دەستیان گرتوم. یەکێکی تر لەوانە مامۆستا مستەفا عەباس کە زۆر هاوکارم بووە. بەدەر لەوە کە ئەتوانم ینی جارێکی تر و چەندین جاری تریش ناوی بێنم مامۆستا یاسین ژاژڵەی هاوکارێکی تاوەتی من بووە لە هەموو کارەکان. شارەزایکی باشە لێ هەیە لاوتکەوەیە؟ وەڵاهی بەپێی ئەزمموی خۆم ئەوەندەی بتوانم. باشە. بۆچی ئەزمموی گۆرانی وتنە درەنگ کەوت؟ کاری گۆرانی وتن لە ڕاستیە ڕاستە پێویستی بە دەنگێکی باشە بەڵام ئەگەر بتوانی شارەزایت هەبێ لە ئامێریکی موزیک سەرکەوتووترەوی توانات باشترە بێ میانەی دەنگی خۆت ئەناسی. من وەکو باسم کرد یەکێک لەو ئامۆژگاریانە مامۆستا زانە مەحموود هەژار بوو کە هەر لە سەرەتاوە پێوتم وتی ئەگەر بتەوێ کاری هونەری بکەیت و کارێک بکەی بچێتە ناو خەڵکەوە و بەجددی کارێکی هونەری کوردی بێ پێم باشە فێری ئامێریکی مۆسیقی بی. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئەوە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کاری گۆرانی وتن و کاری کلیپ پێویستی بە کۆمەڵێک لە هاوکاری و دەستگیرۆی هەیە بەڕاستی و لەو قۆناغی کە ئێمە وەکو بیدایە دەستمان پێ کرد کارکردنی کلیپ کارێکی قورس بوو بەڵام ئێستا
دنیای سوشیال میدیا کارێکی وای کردووە کە بەڕاستی ئێمە بتوانین زۆر بە ئاسانی دەنگمان بگاتە هەموو شوێنێک و ئەو توانە و تەجروبەی کە هەمانە هەر لە ڕێگەی سوشیال میدیاوە بڵاوی بکەینەوە. من حەزەکەم ئەوە ئاماژە بەوەش بەم ئێمە گروپەکەی خۆمان سوشیال میدیامان کردووەتە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی هەموو بەرهەمەکانمان. یعنی وەکو کار ئێمە ئەو کارانی کە ئەیکەین لە چوارچێوەی میلۆدی و فۆرمی کوردیە کارەکانمانەکەین و لەو بازنەیە دەرناچین هەوڵی ئەوە ئەدەین کە ئەو کارانی کە نوێشیان ئەەکەینەوە هەمان ئەو کارانە بن کە میلۆدی کوردین و کارێکن کە خزمەت بە هونەری کوردی بکە. وەکو باسم کرد سوشیال میدیامان کردوتە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی بەرهەمەکانمان بۆ هۆی هەموو کوردێک بتوانێت زۆر بە ئاسانی دەستی پێی بگە. هەر بمێنن ئەنجامە پرسیاری ئەو بکەم کاک فەرمان لەگەڵ ئەو ئەزمونە زۆرەی کاری میوزیکا وەکو موزیسیانێکی باش و وەکو کەسێک کە ساڵانێکی زۆرە میوزیکە ژەنیت لەگەڵ ئاوازدانانە بینێت باشە یاخود تەنها میوزیک ژەنیت؟ وەڵاهی ئەو ئەبێ ئەزمموی کارکردن وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. ڕاستەکەی من بەس پێم خۆشە ئەو بڵم کە دوو کارمان لەبەردەستە ڕاستی کارێکیان هۆنراوی مامۆستا شێرکۆبێ کەسە بۆ نیشتیمان ئەو ئاوازی خۆمە و کارێکی تریشمان هەنگاوێکی نوێیە. بەڵێ زۆر باشە. کارێکی تریشمان کارێکی مناجاتە پێمان خۆش لەو مەجالەیە ئیشکەین بەڕاستی هۆنراوەکەی ئامانج ژاژڵەیە بە ناوی سەفا. کارەکە ئاوازی مامۆستا یاسینە بەڵام کارەکەی تریان کە هۆنراوی مامۆستا شێرکۆیە ئاوازی خۆمە. زۆر باشە سەرکەوتوبی. گروپەکە پلانی چیتری هەیە خۆت پلانی چیتری هەیە گروپەکە لەگەڵ توە پێکەوە دانەبراوە بن یاخود هەندێک جار هەیە لەوانەیە خۆشت بتوانی کاری سەر بەخۆ بکەیت یاخود نەخێر لەگەڵ گروپەکە بەردەوام بی؟ لە گروپە یعنی ئێمە ئەو سێ ژەنیاری کە کار ئەەکەین ئازادیەک هەیە لە کارکردنمانە بەڵام وەکو ئاماژەم پێدا ئێمە گروپەکەمان ناونەوە ژێ تریۆ بەمانای سێ ژەنیار لەگەڵ یا دەنگمان خسۆتە پاڵی یعنی کارەکان بەم سیانە جێبەجێ ئەکرێت. ئامانجی گروپەکە ئەوەیە کە خزمەت بە کاری بە هونەری کوردی بکەین یعنی ئەو کارانی کە ئەنجامی ئەدەین ڕێی هەرسێکمانی لەسرە بە شێوگشتی و کارێک بێکەوەکو باسم کرد خوێندنەوەیەکی باشی بۆ بکەین بە ئەوەی کە کوێ ناو خەڵکەوە کارێک بێت کە لانی کەم بەشێکی گوێگرەکان وا بێتە بەرگوێیان کە کارێکی تاو هونەریە. باشە لە هەڵبژاردننی تێکست و ئاوازی شار بەم شێوەیەن واتە بە هەماهەنگی خۆت ئەبێت تەجروبەی چەندین ساڵەمان کار ئەبێ کاریش لەوە سەرەوە بکەین وانە؟ زۆر باشە. کەسی تر دەتوانێت بێتەنەوە گروپەکەەوە یان نە؟ وڵی گروپەکە بەنای گروپی ژەی تریۆیە ئێمە وەکو باسم کرد سێ کەسین گروپەکە گروپی سێ کەسی پێوترێ نەزیاد ئەکا نەکەم ئەکات. زۆر باشە. بەو هیوایی بتوانین خزمەت بکەین بەڕاستی کار ئامانج لە دروستکردنی گروپەکە خزمەتکردنە بە هیوای بەردەوامی و خزمەتی باشتر و خزمەتی جوانتر. سپاس بۆ بەڕێز فەرما عومەری کۆرانی بێژ کە ئەمڕۆ گفتوگۆمان کرد دەربارەی نوێترین کاری ئەوان کە گۆرانیەکە لەگەڵ گروپێکی جوانە بۆ کۆبانێ و بۆ هیوایان بەردەوام بن. جایسا بە بەرهەمێکی تۆ ئەچینە لای ناوبڕ واتە گوێ لە بەرهەمەکەی تۆگرین و دواتر ئەچینە وچانێکی کورت گوێ لە کاک فەرمانەگرین و دواتر وچانێک کورت وەرەگرین پێکەوە ئەگەڕێم وڵاتان فەرمون. کوردستان جوانی یەکجار شیرینی بێشک بەهاشتی سەرڕووی زەمینی بێشک بەهاشتی سەرڕووی زەمینی خاوەن عیلمان و حۆری نەخشینی دایم ڕازاوە جوان و ڕەنجینی دایم ڕازاوە جوان و ڕەنجینی ساران سەر شاخ و باخ و گوڵزاری پێڕ لە سۆلاو و کانی و ڕووباری ساران سەر شاخ و
باخ و گڵزاری پێر لە سۆلاڤ و کانی و ڕووباری یانە و هێلانەی کۆتر و عوزاری یانە و هێلانەی کۆتر و عوزاری نەخشاوی دەستی پەروەردگاری نەخشاوی دەستی پەروەردگاری کوردستان جوانی یەکجار شیرینی بێشک باشتی سەڕووی زەمینی خاوەن عیلمان و هۆری نەخشینی دایم ڕازاوە و جوان و ڕەنجینی دایم ڕازاوە و جوان و ڕەنجینی داکی دڵنارمی ڕۆڵەی کوردانی لانەی شێرانی زاند و بابانی داکی دڵنارمی ڕۆڵەی کوردانی لانەی شێرانی زاند و بابانی خاکی کورمانج و زازە و سۆرانی خاکی کورمانج و زازە و سۆرانی ڕاوگە و هاوارگای جێی ئەرداڵانی ڕاوگە و هاوارگای جێی ئەرداڵانی کوردستان جوانی یەکجار شیرینی بێشک بەهەشتی سەڕووی زەمینی خاوەن عیلمان و هۆری نەخشینی دایم ڕازاوە و جوان و شیرینی